ماوەیەکە لە شارەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت شاری هەولێر ڕووداوەکانی کوشتن و هێرش و پەلاماردان و سوکایەتی باچین و توێژ و کەسایەتیەکانی ناو کۆمەلگا بەرەو زیادبوون دەڕوات. هەر لە لێدان و بێڕێزیکردن بە پارێزەرەوە تا دەگاتە هونەرمەند و هاوڵاتی ئاسایی و کوشتنی هاوڵاتی لەلایەن کەسی نزیکی بەرپرسان، ئەمانە بوونەتە سیمایەکی ناشرین بۆ هەرێمی کوردستان و بەتایبەت شاری هەولێر. دەیان خەڵک بە ناوی دیوەخان و بە ناوی گردبوونەوە و بە ناوی مەزرع و بە ناوی نازامچە ئەمە دانیشتونە دەماچەیان پێ سیلاحیان پێ تەقەی دەکەن خۆیان عرض دەکەن بەداخەوە یعنی ئارامی دروست کردی خەڵک کەس بەن ئارامی دەکە پێویست ئەمە کۆنتترۆل بکرێ ئەم شۆ دەتوانن هەموو چەکەی کە خۆیان داویانە ئەو خەڵکە ئەم هەموو چەکەی کە لە دەست ئەم خەڵکەیە بۆ من ناتوانم سەکەڵ بگرم بۆ تۆ ناتوانیت سەکەڵگری بۆ هاوڵاتێکی ئاسایی کاتێک یەک سەرپێچی هاتو چۆ دەکا غەرامەکەی بۆ دێتەوە کاریگەری ناسەقامگیری سیاسی دروست دەبی ناسەقامگیری ئابووری دروست دەبی ناسەقامگیری کۆمەڵایەتی و دەرونی دروست دەبی جگەل لەوەی کە بەداخەوە ئەمە هەموو جارێژ و تومانە دۆستەکانیشمان لێمان تووڕە دەبن ئەمە خۆ لە ڕابردوو بینیمان دەیان راپۆر لەسەر ئەم بارودۆخانە لە هەرێمی کوردستان نەبوو. ئەوانە بەشێکیان هەیە خۆیان لە سەروی یاسادادنێ. پارێزەرێک زیادبوونی ئەو ڕووداوانە بە مەترسێکی جددی بۆ کۆمەلگا ناو دەبات بەتایبەت کە کەسانێک لە پەنا و پاڵپشتی حزب خۆیان لە سەروی یاساوە دەبینەوە و لە هیچ تاوانێک ناگەڕێنەوە. پێشی وایە سیستی ڕێکارەکانی دادگا و درەنگ یەکلابوونەوەی کەیسەکان وای کردووە بەشێک لە هاوڵاتیان لە دەرەوەی دادگا کێشەکانیان یەکلا بکەنەوە. بەشێکیان لە سیستی ڕێکارەکانی دادگایە کە خۆمان زۆر جار ئەوەندە معاناتمان هەیە لەگەڵ ڕۆتینەکان و ڕێکارەکان لە بڕی ئەوەی بێن تەحەملی ئەوە بکەن چاوەڕێ بکەن کە ڕێکاری بزانن بڕیاری دادگا چۆن دەبی خۆیان لای خۆیان بڕیاردن ئەوەی کە لەو ماوەی ڕابردوو ڕوویدا ئەوانە بەشێکیان هەیە خۆیان لە سەروی یاسادادنێن خۆیان لە بەدەر لە یاسادادنێن ئەوەش هۆکارێکی ترە هەستکردنە بە مەترسێکی زۆر ڕوون و زەق و پێویست دەکات ئەو کەسانی کە خۆیان لە سەروی یاسادادنێن ئەوانەش دەستیان نهێڵدرێ و نهێڵن کە یان بەو شێوێ نەمێنن و تەداخلی کاروباری دادگا نەکەن. ئەم ڕووداوە نەخوازراوانە دەرخەری ئەوەن جگە لە ڕابردوو لە داهاتووشدا هیچ کەسێک لە هەرێمی کوردستان پارێزراو نییە لە پەلاماردان و سوکایەتی و تەنانەت کوشتنیش. چاودێرانیش پێیان وایە ئەو کەسانەی کە ترسیان لە دادگاکان نییە و خۆیان لەسەر و یاساوە دەبینەوە کەسانی حزبین و لە سایە و سێبەری حزبە دەسەڵاتدارەکان بۆ چاوترساندنی خەڵک ئەو جۆرە کارانە ئەنجام دەدەن. گەیلان سابیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.